کۆڕۆنا لە هەرێمی کوردستان نەک تەنها ژیانی ڕاگرتووە و بەشێک لە خەڵکی بێیش و کار کردووە بەڵکو شوێنێکی وەکو باخی شاریش کە قەڵەباڵغترین شوێنی شاری هەولێر بوو بە تایبەت لە کاتی خەڵک بەهاتبای شاری هەولێر و دەبوایە سەردانێکی باخی شار بکە بەڵام ئێستا دەبینی ئەم باخی شارش بەهۆی کۆڕۆناوە داخراوە و ئەو خەڵکی کە لێرەش ئیشیان دەکرد و چایان دەفرۆژا خودت گۆرانی و مۆزیقایان بۆ خەڵک لێدا ئەمانیش بێیش و کار بوون بێپارەیە کە سواری تەکسی نابیتن وەچی زوتیار و بەقاریات دەکو تەماتەی فرێت دەنیمەژەوە تەکسیمان فرێدا لەو گۆڕی باڕەکانیان کردی تۆ مزگەفتیان قەبات کردی ئاخر چبرێ نازم چبرێ برێم چ وڵاتی ڕۆژ بەیانی من دێمە دەرەوە تا سەعات 9 شەو بای 10,000 12,000 ناوە بەخوای من ئێستاش تەسەوور دەکەم ئەگەر دوو مانجیت کا ئەوها بڕوە گەنج لە هۆلێرەی زەڵام بەرچی زەڵامی دەبڕی بەناوی خۆی بەخشندە و مێرەبان ساڵ هەنەی بەعزیزان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە لە یەکێک لە بازاڕەکانی شاری هەولێرم و دەمەوێت ئەمڕۆ تاوتوی هاوڵاتیان بکەم دەربارەی بێزاری بزانین تا چەند هاوڵاتیان لە ئێستادا بێزارە دەبینین هەر لە هەر کەسێ دەپرسی و لە هەر شوێنێ دەپرسی یان بێئیشیە و یان بێزاریە بزانین هۆکاری ئەم هەموو بێزاری هاوڵاتیان بۆچی دەگەڕێتەوە و تا چەند ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە سەبەبە بۆ هەموو بێزاریە ماوەیە کە دەبینین دەرگای مزگەوتەکان بەسەر هاوڵاتیان داخراون و هاوڵاتیان بە تەواوەتی لە شوێنەکانی عیبادەت دوور خراونەتەوە بزانین ئەمە تا چەند هۆکارە بۆی کە دەبینین ڕێژەی تەلاق و ڕێژەی خۆکوشتن و ڕێژەی کارەساتەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون دەکەن ئەمڕۆ تاوتوێ هاوڵاتیان دەکەم سەرنجی ئەوان بۆ ئێوە دەگوازمەوە بزانین هاوڵاتیان ژیان چۆن دەگوزارێنن لە کاتێکدا کە ڤایرۆسی کۆڕۆنا ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان ڕێژەکەی بەرزتر دەبێت و تا ئێستا بوونی هەیە من ئەوان بۆ ئێوە دەدوێنم و ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا خەڵک ئێستا بێزارە بێزار نییە بێزارە ئەخێر بێزاریەکە زای چییە؟ بێزارەکە ئەمە خۆمان ناوەڵێن تو خراپی من خراپم ئەو خراپە بێزارەکە ناعەدالەتیە عەدالەت لە هەر جێیەکە ئەم بە هەموو عێراقمان بە هەموو عێراق نە کوردستان عەدالەت هەبی خەڵک بێزار نابی عەدالەت نییە لەبەر ئەوە خەڵک بێزارە بێ ئێستا ئەوەی من دارشی ببی ناوی نانی عەدالەت دەرێگەر گەورەبی لە دایرەکان ئیشەکانی ماشی ناکەن دەرێت و ناوت عەدالەت ئەمەش عەدالەتمان خۆش ناوێت لەبەر ئەوەی ئەگەر ئێستا پارە زۆرە لە هەموو عێراق وەنیە لە هەموو عێراق پارە زۆرە چەند کەسێک دەستیان بەسەردا گرتیە نە عەسکەریان کردێ من بەغدارم جارێ ها بەغدا کاکە خۆی گەندەرەکەوا لە بەغدایە ئەدی لەوێ وەزیرە بەعەقدە دەرێت و 4 ساڵ جارێ وەرە ببە وەزیر ئەمە بەغدایە ها ئەمە هەر خەریکی کوردستانی کوردستان چێ بۆڕی نەفتی هەیە بەش دوو مەسوولەکەیان ناکەوە لێرە لێگەڕێ ئەولا وێرانە بەغدا تو حسەت لە بەغدایە لێرە لە فلیپینیشی بدەی بە سیارە لە بەغدا حسەکەت وەردەگری خۆ لێرە وەرناگری ئێرەش هاوڵاتیە
ئێمە ئێستا محافەزەشین ئێمە محافەزەشین بە نسبەت بەغداوە برای بەڕێزم ئەوە لە بەغدا عەقدا ئەوە دەرێ من دەبمە وەزیر 4 ساڵ ئەو دەرێ من کەس میلەتی لەبیر نییە ئەوە ئێستا و کازمیەوە دەرێ من ئەویان دەکەم نازم مەنافذی حدودیەکان بە کازمی هەیە کەم بەڵێ پیاوێکی باشە پیاوێکی باشە زایلۆ چونکە من لێم دیتیە ئەتو هەر قسەی کابرا هەر قسەی خۆش بوو هەوە هەر قسەی خۆش و پێی بڕا بکە قسەکانی بەوە ناچی دەرێ ئەمە حزبی نیم بەشەر دیارە سیماهم في وجوههم خوای گەورە دەفەرمێ دەرێ بە دەم چاو بیان ناسن ئێستا کازمیە مۆزعی ئێرە چاک بکاب لە کوردستان و لە هەموو عێراق چا دەبی عێراق چاوی کوردستانە چا دەبی عێراق چاوی عێراق خۆی عێراق وێرانە باشە قەینا کابراوا دێتەوە ماری خۆی قوربە سەرە گەنجە دنیای نەدیتیە تازە بوویتەوە وەزیر خراپش نەبوو خۆ گەندەڵش نەبوو باشە کابراوا دێتەوە ماری خۆی ئەتو لۆ دەیکوژی تو دروستت کردیە یا خوای گەورە دروستی کردیە مامەژێن ئێستا وەزع چۆنە والله بالنسبة لي ما هو وضع على خلافي دايا بازار كنيا كبازار نبي وضع على السيدة نبي والله الروج بياني من دي مدري وتاسع نوي شو بايده 1000 نفروش اما وضعك يعني لو قمت كمان دام قامت دا يستابد مستر باري ومن دا موسيقاش يعني هالبري سوف نجاوب والله لم يشوف ما نقرتوا بس سوا هاسوا يوز بي ورا جرين بلا هاتو بياني توجعات يتي ورا جرين بلا باورناكم لو وز بيجات ورا جرين بري لو ساكساز كي اما دا بالريال لو ساكساز كي دا بالريال هاي مش نما سەران ئێستا چۆن بەڕێوە ڕۆژی بە 12000 تۆ چیت لەسرە مەسروفات والله بەڕێوە ناچێ زۆر بە زەحمەت بەڕێوە چێ کۆڕۆنا سەبەبە بۆی کەم بێ بازاڕی ئێستا ڕوویداوەیان شتی تریش سەبەبە طبعا أنا ولا كورونا سببها تو مرضى كان مرض نبيتو ميوان نيت قشيار نيت بازار بسيلة بي بتبيا كرده كي خومان والله اشتيك بده 1000 بي الله ب 1500 نابي خۆمان بووە کە پارەی نیەمیش كاك باري بيني ناتواني باري هش بي ناتواني سنفيتا ضروري دي سامان يكتر لجوري بكري موا چی بخۆ ژیان و گوزەران وڵا لەو پەڕی خراپە هەرێوە تەکسیم پێیە ئێستاکەی شوکار چۆنە خەڵک سەر دەکەوێت لە تەکسی بەتایبەت لە ئێستا کۆڕۆنا سەری هەڵا خەرک پارەی نەبی و سواری تەکسی دەبی وەنیا بێ پارەیە کە سواری تەکسی نابیتن ئیشەکەمەوە تەماتە فرۆشان لاتیان وەچی زوتیار و بەقاری لاتە و تەماتەی فرێددەنی مەژەوە تەکسیمان فرێدا لەو گۆڕێ کە سوار نانی هاتیە بەڕای تۆ هەمووی کۆڕۆنا سەبەبە وەڵا سەبەب معاش نیە و کڕۆنە بەسەدا هاتم ئەدیکو هەتا داعش بوو دوای بوو جەنمە معاش نما ئێستاش کڕۆنا لە ژیانی گۆ دەکەن تاسی لە ژیانی فەقیری دەکا دەبینین ڕێژەی خۆکوشتن و ڕێژەی خۆسووتاندن ئەم بابەتانە زۆر بووە ئەم بابەتانە بەڕای تۆ بۆچی دەگەڕێتەوە سەبەب بێکاری بێپارەیە تێنەگەیشتنیە و کەسەشە کەوتنەوە لە خوای لە بابەتی دینیە کردەوە کارەکانی بێزاری تا چەند لەگەڵەوەی کە مزگەوتەکان ئێستا داخراوە بابەتانە وڵا بێگومان وەیە لەخوای گەورە نزیک نەبی هەموو فکرەش خراپە لۆ دێ پێم وایە مزگەوتەکان بکرێنەوە باشە والله ژیان و گوزەران کوبی لە کوردستان کوبی ژیان بەتەنە چۆنە بابەت پێم بڵێ کووە والله سفرە بارەکانیان کردی تۆ مزگەفتیان قەبات کرد یاخە
آخر سبرين نازم سبرين برنت بازار زیانی زیاتر ئەم مزگەوتێکە مزگەوتی خوای لێ دەکرێت کامی زیانی زیاترە بۆ خەڵک مزگەفت عیبادەتی خوای لێ دەکرێ و بازار چییە؟ مزگەفتی هەر کەس مزگەفتی لەفکر نمایە چێ مزگەفتی لەفکرمایە باش ئێستا ژیان و گوزەرانی خەڵک بە گشتیەوەی گەنج چۆنە؟ وەڵا چۆن بی دەڵێن خەڵک هەمووی بێزارە وایە؟ ئارێ وەڵا ئارێ وەڵا یەک بە خۆم بێزارە چی ئیش دەکەی ئیش و کار چۆنە؟ ئیشم نیش تەکسیە وەڵا ئیش هەیە ئێستا ناوەڵا لە سبێنێکەوە هاتیمە دەرێ خوا دەزانی 2000 میش کردی خوا گەورەیە خوا دەزانی 2000 میش کردی لێو کاسبی توش لەسەرەوەیە ئارێ وەڵا کرێتیمە و ساعب ژن و مار و مندارم و ئارێ وەڵا ئێستا ژیان و گوزەران لە هەرێمی کوردستان بە تایبەت ژیانی گەنجانی وەکو جەنابەت ئێستا چۆنە؟ لای گەنجەکانمان ئێستا بەداخەوە لە بێئیشیان ئەم ڕویان لە ئەوروپا کردیە زۆر بەداخەوە یعنی بەم تاسریەوە ئیشیان نەهێشتیە لەبە بازرگانی خۆیان لەبەر ئەو کۆمپانیانەی خۆیان ئیشیان نێشتی بەخوای بەڕاستمە بەخوای قسەی ناودرمە یعنی هەتاکەینی دەبەستە ئێستا گەنجەکان بەعام گەنجەکانی هاوڕێت خۆت بێکار و بێئیشن بەخوای گەنجەکانی هاوڕێمە تا عەد دەچی بەس بەخوای وەچی ئەمە لانگ درۆ زەرمانە و بەخوای و سەرۆکان هەموو جێدرێژیانە بە عاشق لە ڕووی جەنابەت ئێستا وەزاچ کاکە هەموو بیتە کۆمپانیایەکانی خۆیان هەموو کۆمپانیایەکانی خۆیان بەخوای وەرە ڕستمەیان جێدرێژیانەیە ئەمە لانگ درۆ زەرمانەیە قەدیم لە میلەت ماوەوانەی کە جەنابەت باسییان دەکەی کاکە موادرم هەموو گەنجەکانمان لە ئاوێ خنکان یعنی پێیان خۆشە لە ئاوەکەی بخن چێن نەک ئەوانە ببینن بەخوای ئەمە کوردین خۆ عارەب حکومیمە ناکە وەڵا کوردین بەخوای هەتاکەینی ئێستا بەگشتی ژیان بازار و ئیش و کار چۆنە تەنها پێت وایە کۆڕۆنا سەبەب بێ بۆی کە بازار وەستاوە خەڵک بێزار بووە خەر شەرم جارنی دەگو خۆ کۆڕۆنا نەبوو کاکە کۆڕۆنا نەبوو لەو حکومەتی بێزار بوو لە بێئیشی بێزار بوو کورە مردن کاکە هەموو خەرک مرد بەخوای لە برسان وەڵاو دەستگایانی خێرخوازی نەبی خوا خێریان بنووسی بە پەنجەی دەست دەژمێردرێن هەندێکیان خوا خێریان بنووسی بەخوای ئەگەناوە میلەتە لیان هەردەستێریان ئێستا بەهانەی خەڵکەوە دێن زیاتر لە حکومەت ئەرێ بەخوای لۆ هاوڵاتی نەک موچە خۆران هەزاران نەفەر لە بازار لە دەبینەوە ئیش دەکا و ئیش نییە ئیشی نییە ئیش نمایە ئامادەیە ئیش بکە کەسی ئیش نییە ئەمن نێزم مێلی لە عەرەبانن بازار چۆن هەتا برێ خراپە زۆر خراپە ئەو کارەکە دەگەرێتەوە سەموچە و بێ ئیشی و زیاتر کرێکاری بیانیش دەوەردەبینی لە بۆی کابرا ئێستاکەم کابراایەک منێ لە ئیش بکەم ڕۆژێ بۆ نمونە لە کەمی برێ 20,000 وەیە ئەو ئامادەیە بەدە بکە دەیکە ئەیکۆ بەس هەرچی منم بە 20,000 لەوانێ بەڕێژ نەچم ساعبم خێزاندار و چاوم داریشمەیە بە 20,000 بچێ بەڕێوە دەچی بیانی بێکێک لەوە کارەکانی بێشی دەنووسن کابرا ژنوماری لە سەنیە لە جێش دەنووتن کەلاوەیان لە جادەی دەنووتن نەکرێی دەدا نە ئاوی دەدا نە کارەبای لەسەرا هیچ لێسە نییە وەلو بخۆم کرێتی نیمە الحەمدولله بەس قەزدم لە نمونەی دێت کۆڕۆنا تەسیری لە بازار کردویان نەبوونی موچە زیاتر باخوا هەردووچی ئەگەر پارەیە تەسی لە بازار دەکا ئەگەر کۆڕۆنەش هەر تەسی لە بازار دەکا لە بەیانیەوە تا ئێوارە لەوانێ ئەگەر 1000 کەسی بدینی ئێستاکە عالی عازر عفسەتی هەرماسشی بەستایە پێشتر باوەڕی پێ نەبوو ئێستا بووە ڕاستی شتەکە ئەم یەک بەخۆم قەناعەتم پێ نەبوو ئێستا کەش ماسکم نەبەستایە بەس قەناعەتیشم پێیە غەرەتیشم هەردوو لە کاریگەریەیە ئەرێ مامەجان تۆ لە بازاڕی و خەریکی کاسبی پێم بڵێ ئیش و کار ئێستاکە چۆنە والله ئیش و کار بەڕاستی هەتا ئەو سنوورانە نەکرێنەوە ئیش و کار زەعیفە
لەبەرەوەی هەر خەڵکی هەولێرە خەڵکی هەولێرەش هەتا حەدەچ معاشەکەی بە پێی پێویست نادرێ لەبەرەوەی بازارەکە زەعیفە چونکە ئەگەر بازار بە عارەبان هەبوو بەڕاستی ئەگە معاش نەدرێ عارەب بێ زۆر باشترە لۆ زاین سپارێک دێتە کوردستان لەو محافەزاتانە بە میشەعان خەڵک دەهاتە ئێرە و عارەبانە داهاتنێرە پارەشیان سرف دەکرد بەڕاستی لە گەشتیارەکاندا هەموو سنوورەکانی کوردستان پارەشی چاچیان سرف دەکرد بەس ئێستا کەنیە هەر ناوخۆییە ئەگە برێن پارە دەڕوە نایە کۆڕۆنا تەنها سەبەبە لۆی کە بازار و ئیش نەمایە خود موچە و بابەتانەش هەمووی سەبەبن لۆی کە بازار و ئیش نەمایە بەڵێ کڕۆنە سەبەبە ئەگە کڕۆنە نەبی هەتا کڕۆنە نەبوو بەڕاستی خەڵکی عارەب دەهات کە دەهات هیچ کێشە چوان نەبوو تەسیلە بە ئەمە تا سەعاتەکە کڕۆنە نەبات تا سەعات 10 شەوێ 11 شەوێ لێرە من ئەو فندقانە پڕ بێ ئێستا بڕۆ فندقانە تۆپانەی لێ بکە یەک بەشەری لێ نییە یەک گەشتیاری لێ نییە کەسی لێ نییە لەوانەیە ئەو ساعت فندقانە هەموو فلاسیان کرد مەرزەکان بە هۆکاری سەرەکی بێیشی دادنێ بە هۆکاری سەرەکی کڕۆنەیە بەڕاستی ئەگە کڕۆنە نەبی قەزەی موچە وەڵڵاهی بەڕێی من موچە زۆر دەوری نییە لۆ کاسبکارانی بازاڕی موچە بۆ دەرەجەی دەوری نییە ئەگە گەشتیار بێتن موچە دەوری نییە زۆر جاران کە لێرە و خەڵکی کە ئێستا بێرەدا دەڕوا سەتان و هەتی عەرەب بوو ئەوەی کە تۆ باسیەکەی ئێستاش بڕوای تەبی ئەوەی دەیکڕی عارەبە ئەو عارەبەی کە لێرە دانیشتە ئەو عارەبەیە شتی دەکڕی باشە لۆ کورد نایکڕی لەبەرچی کورد نایکڕی لە بەوەی پارەی نییە ئەگە من ئێستا مەسەڵەن ئەگە عارەب بێت ئێرە ئیش دەبی ئەمنیش پارەم دەبی کە ئەم پارەم بۆ ئەمنیش دەچم شتکە دەکەم ئەم پێکەوە مەربوتە نەبوونی بێ ئیشی بێکاری چکۆ پیاوەگە ئیشی نەبێ رامای نەبێ فکر لە هەموو شتێکی دەکاتن سەبەبی ئەوەیە بێ ئیشیە نەبوونیە کابرا لە ماری خۆی تووڕە دەبێ رامە دەبیتن زۆر مشکلەی حسابی تێکەچی زۆر جاران دەڵێن کێشی خێزانیم تەلاق زۆر کەم بوو ئێستا زۆر زیاد بووە هەمووی بۆ بێئیشی دەکەڕانی زۆر بە ئەوەی درێن ینی بەو پەیز و کوشتە ینی یەکدی دەبینەوە رامە دەکەن چ ئەسڵ و فەسلی نییە پێشتر ئەسڵ و فەسلی هەبوو پیاوی معقولدا دەنیشت ینی هەندێک شتی زۆر معقول پیشانی باشە نامە خەڵک دەڵێن بێزارە بەگشتی خەڵک بێزارە هۆکاری بێزاری خەڵک چییە؟ بێزاری نارێ مەچی گوتم بێ ئیشیە نەبوونیە ئەوە خەرچی بێزار دەکاتن دووەمین جار غەدر و غدوریش زۆرە ئەوەی زۆر چاکزانە بێئیمانی خەڵک تا چەند پەیوەستە بە دینەوە و چقدر بێئیمانی خەرک گەلک زۆرە پێت برێ زۆر بە زۆر بەشی دەزانین چی ئاساس ئەوەی پێت برێن باشە ئێستا مزگەوتەکان داخرایەت و لەگەڵ داخستنی مزگەوتەکان داخرا مزگەوت هەیە دەزانین چیە ئەلعانش نییە لە بۆ هەندە کەسی کرایتەوە لە بۆ هەندە کەسی نەکرایتەوە هەندە مزگەفت کرایتەوە هەندە مزگەفت نەکرایتەوە بەس ینی سەوەبی چیەوە ئەرێ ژیان و گوزەران چۆنە خەڵک ئێستا بێزارە کاکە پێشەچی بە خێراتی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی باسی خۆشی بکەی خۆشی لە کوردستان نمایە بە هیچ نەواچی ژیان نمای لە کوردستان تێدەگەی ئێستا کە ئەمن لە خۆی بە زیادبی ئەمن خانی خۆشمە کە خانی خۆشمە ئەو دە بێزارم لە کوردستانی ئەدی ئەوەی خانی خۆی نەبی دەبی چبی ئەتو بە من برێ دەبی چبی کە ئەمن ئێستا نەخۆشێکم لە مارە هەیە کە بەستیترین نەخۆشە نەخۆشێکی وها درێژخایان نییە ئەو زەیسەوا لە سەر ڕینگ دەڕۆن بە دەردی کوردەواری گوتنێ ئەدی ئیشوکار دەکەیت تۆ ئیشوکار سفرە خواوەچیل گەورەترین مارکت کە ڕۆژەی 1 ملیۆن زیاتر ئیشی دەکرد بە وەڵڵا 1 ملیۆن زیاتر ئیشی دەکرد ئیستاکە کوڕەکەم کە لەوی ئیش دەکە ئیستاکە دەم چەند ئیش دەکرد ڕۆژێ 100,000 150,000 200,000 ملیۆنێک لە چێ 100,000 200,000 لە چێ هۆکار هەموو دەگەڕێتەوە سەر ئەو نەخۆشی ئەو نەخۆشە کە ئەو خەرکیان هەموو لە ژۆرێ کرد هەمویان لە ژۆرێ کرد پارە نما کە پارە نمە کابرا بێتە دەرێت بکە ئێستاش لە ژۆرێمان کە لە ژۆرەمانەکەن هەوچیەکە خواوەچی شۆکارە موچە شۆکارە کاچین بە کە موچە نەبی ئەمەیان لە ژۆرێ کردیە کاکە ئەمن لە ژۆرێ بکەن هەتا 2300 مەمنون با لە ژۆرێ بکەن بەس ماجە دووە ڕقم لەوە ببڕنەوە ماجە دووە ڕقم لەوە ببڕنەوە وەڵڵا پەنجەمۆر دەکەم هەتا 2300 نایەمە دەرێ بە ئەڵڵا نایەمە دەرێ بەس نییە دوو وەرقم بالەوە ببڕنەوە ئێستا کە ماوەیە کە مزگەوتەکان داخراوە سەرجەم مزگەوتەکان وە کێشەیەکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کە بەتای بە خەڵک خێزانی تەلاق دەیاخود کێشێک کۆمەڵاتیان خەڵک خۆی دەسوتێن ئایا ئەم دوو شتە بەیەکەوە ڕەبتە مزگەفت و تەلاقدان
کوڕە بدەوێەوە ئەمە دەڵێن خەڵک بەهۆی بێدینیە و بێقناعەتیەوە بۆیە پەنا جوانە لە ناوبردنی خێزان پەیامەکە وەرگیرا قسەچ بە برای خۆم برێم ئەمە بەعام لە منەوە ڕێز و احترام لۆ جەنابەت لە منەوە ئەمە مادام درۆمان کرد ئیمانمان زەعیفە کە ئیمانیشمان زەعیف و هەموو شتێکمان لێ هەردەوەشێ خەڵک ئیمانی نەما ئیمانی زەعیفە بەخوای بە نوێژەی نییە ئەم نوێژ دەکەم فکرم لەسەر چاخانەیە ئەتو نوێژ دەکەی فکر لە سیارەیە نوێژ نابی کە گوتە الله ئەکبەر دەبەسترێەوە کا لەگەڵ داخستنی مزگەوتەکانی تۆ کارەساتە بە زۆر بەداخەوە لێرە ڕێز و احترام ئەو پەیامە و مامۆستایە بەڕێزەکان ئەمە هەتە ئێستاکە ئەم منداڵی هەولێرێمە تەبعاً هەولێریشم شانازی بە خۆشم دەکەم خوا دەزانی ئەلی مزگەفتم یا ئەلی جەماعەتیمە یا کابراایکی خراپم بەردەوام دیندار بەس هەتا ئێستا زۆر بەداخەوە زۆر بەداخەوە لە مامۆستای زۆر زیرەکمە هەیە لە دین قورئانیە قورئان شتێکی گەورە پیرۆزە زمانی خوایە قسەی خوایە کەلامی خوایە لە هاتە چێ لۆ خۆشەویست محەممەد المستەفا صلی الله تعالی علیه وسلم کە هاتە خوارێ قورئان غەفور ڕەحیمە بس سبحان الله ملائكاني ما شد عقابك كيدر غفور رحيم كي نالين قرآن 6666 آية 114 سورة همو قرآن تفسير كا 25 شديد عقابي كيدانية ويان لما عفونك تشتكي زور مهمة بدمي وبالكش بملمن ساوي حمى مستعد شو كدرين جێگری خۆشەویستینە داوا لە ڕەحمی خوای دەکەم لە عەبدی ناکەم لە ڕەحمی خوای خواگە ئیرادە لەسەربی نابیتە سەعاتێک کە لەو نوێژی جەماعەت مەغریبی عالەم نوێژی دەکاتن بەس خوا ڕەحممان پێ بکە خوش لێمان تووڕەیە خوا لێمان تووڕەیە چکە زۆر خراپین خوا ڕەحممان پێ بکە وەڵڵی هەمووی لەسەر زەرەر دەڕوا ئێستا شخصی خۆم نێست کە دوو دەفتەرم زەرە کردیە لە بۆی بە بۆنەی سێترەکان گیراوە ئیشی من جوبلەی گۆشتی بووە هەتا ئێستا هەمووی وە تەماشا ئەو بازارەکەم داخراوە کابرا سەعات هەشت بکاتەوە لۆ هەشتی ئێوارێ چ دەکا لەبەرچیانە ئەو پارە زۆرەی لەبەرچی زەرەر کردووە کاکادی چا ئەو چەند کڕۆنەیە هیچ شێکمان نەکرد هەداەتی خۆمان دەخۆ هیچ داهاتێکمان نییە لە ڕووی هەمووی شەشی تەنها خۆت بێژ بوویان کەسیش لە کلیشی دەکردو شخصی خۆم برایەکمە مع خاوەنی معاملەکەیە خاوەنی مەتعەمەکانی مووسرن ئەوانم بێژ بوونە ئارێەوە کۆڕۆنا بەڕای تۆ سەبەبە بۆی کە خەڵک بێیش و بێکار بۆیان نەبوونی مووسۆمانە شەمووی لەگەڵ سەبەبە وەڵی سەبەب چییە نانی سێترەکە من سە دەکرێتەوە بەس بە قانونی بکرێتەوە مەسەلا پارێزیە بیتن بەس بۆ نەگەتەوە هەمووی قەپاتکەی من چوویمە یەک ستریزن نادە یا دەێت کەرنتین دەکەی یا دەێت ئەوەلی دەکەی ناین بەڕاستی نابیکە زەرەر بە چەند ساڵی ئیشکردنی ئێستاکە کۆ دەکرێتەوە بەخوای 5 ساڵ دانێ ئارێوەڵە 5 ساڵ بۆ تازەوە هەمووی 5 ساڵ بە پاش کە تۆ ژیان بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە باسییان لە بێزاری خۆیان دەکرد بەشێکیان بۆ هۆکاری کۆڕۆنا دەگەڕێنەوە کە بۆی خەڵک زۆر بێزار بووە بەشێکیانیش بە هۆکاری موچە دەگەڕێنەوە کە لە هەرمی کوردستان ماوەیەکە موچەدا بەش ناکەوە یاخود موچەکان زۆر دواکەوتووە من دوای ناوڕە کورت هەیە دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست و لەگەڵ ئێوە و لەگەڵ هاوڵاتیان بەردەوام دەبن دوای ناوڕە بێوە عەزیز شاد دەمەوە بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە بێوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە من هە لە نێو خەڵک و هاوڵاتی شاری هەولێر دەبم و تاوتوێەوە دەکەم بزانین ئاخۆ ئێستا خەڵک چۆنە ئەخۆ خەڵک بێزارە ئەرێ ئیش و کار هەیە
ئەمڕۆ تاوتوی هاوڵاتیان دەکەم و لەگەڵیان دەدوێم دەربارەیەوەی هۆکارچیە لە هەر کەسێ دەپرسی دەڵێ بێزارم ئایا بێزارەکانی هاوڵاتیان لە ئێستادا بۆچی دەگەڕێتەوە من تاوتوێم پرسێ لەگەڵ هاوڵاتیان دەکەم لەگەڵمان بن. لەم زوانە چاک بێ ئینشاءڵڵا پشتیوان بەخوای بێ ئەوەیە کە مزگەوتەکان داخراوە سەرجەم مزگەوتەکان داخراوە ئایا تۆ لەگەڵ داخستنی مزگەوتەکانی لە ئێستادا و ڕێژەی تاوان زۆر بووە ڕێژەی خۆکوشتن ڕێژەی تەلاق زۆر بووە تەلاق زۆر بووە لەسەر چ زۆر بووە بابەیگان خۆی لەسەر نەبوونی و نەداری زۆر بووە تۆ هەر کامێک ئەم گەنجە ژنێن تەماشا دەکەن سەعات دوو مناسێ مناڵە بەڵام مناڵەکانی پێ بەڕێوە ناسن ئەڵێ باتوشی شتێکی خراپ نەبێ ئاو شەرەف نەچێ دەیباتەوە ماڵە بابی تاویلی ماڵە بابی داتەوە بەڕێک بێکی ئەگەر بێت و ژیانی تەمین بێت و کار و کەسابەتی هەبێ بۆ ئەو کارە ئەکا نەداری وا دەکا کە خێزە هەڵوەشێتەوە تەبعا نەک هەر لە کوردستان لە هەموو جیهاندا فەقیری و نەبوونی نەک بنەماڵێک عەشیرەتێکی لە بندێنی ئێستاش خەڵک فەقیرە و نەبوونە ئارێ وەڵای ئێستاش وەرە ماڵ هەیە هیچی نەفەر دێتە بازاڕ هیچی لە باخەڵا نییە مناڵەکەی دەگریە بۆ یەک لە ئابە ناتوانێ بۆی بکڕێ کە بای هەزار ناری تەبعا تا چەند خەڵک دینداری کۆنی ماوە بەڕای تۆ دینداری ماوە هەر کەسە و ئەوەی قەدیم بێ و دینی هەبێت بتوانێت دینپەرستی بکە هەر و دینەی هەردەپەرستێ من ناتوانم زەلامەیەکی تر ئەلێرە مەسیحی بێ یا هەگاور بێ شتێکی بێ بەڕێ و ڕووم دانیشێت لە دینەکەی خۆم لابەنە ناتوانێت لەبەرەوەی باوەڕم بە دینەکەی خۆمەیە نەک بە دینەکەی ئەو بندیوار زۆر هەیە بەس ئینشاڵڵا دیوارەکان ڕوخێ بەسەریانە ئەوە هەمووی درای وەزارەتی دارایی ئەوەیەکە مزگەوت و زۆربەی شوێنە دینیەکان داخراوە و لەم هەر لەم ماوەیە دەبینی ڕێژەی تەلاقدان ڕێژەی خۆکوشتن ڕێژەی خۆشوتانن زۆر بووە ئەمانە پێ دوایە دووشتی بەیەکەوە ڕەبتن و خەڵک لە دین دوورکەوتەوە بۆیە خۆیە کوژێ پەنا بۆ خۆکوشتنیان پەنا بۆ تەلاق دەبە بەخوای بزانە هەمووی دەگەڕێتەوە سەبێ ئیشی و شەریکات و ئەو شتانە نمایە هەمووی ئەمن هەر دیسان دەگەڕێنەوە سەقرۆنەی هەمووی بەس ئەو خەڵکی کە خۆی دەکوشی نایە تەلاقەوانە بڕوای تەبی یعنی ئەگەر خانە ئەمن ئێستا لە ماری خۆم ئەگەر جاری وا هەبوو هەر هیچ هیچمان نەبووە ینی چی تێدایە ینی لۆ تەلاقی سوعاری چی یعنی هەیە هیوای بە ژیان نییە بێدینی خۆی ئیمانی نییە ئەو جە دەچی پەنا لە شتانە دەبە لە خۆکوشتنێ دەبا لە بێزاری خۆی لە بێدەسەڵاتی خۆی و پێی دەرێن بێغیرە دەو کەسە بێپارەی هیچ کاتێوای لێ کردووی کە پەنا بۆ تەلاق و خوانەکە جیابوونەوەی نەوەڵڵاهی ئەگەر ئەم بناغەکەی تەواوی هاوسەژیری بناغەکەی تەواوی مەعاڵە ینی مەسەڵەن ئەمن وەڵڵاهی باوەڕت هەبی جار هەبووە لعنیت لە ساڵانش ڕابردوو جار هەبوو هیچم نەبووە هەر هیچم نەبووە هەر هیچ کێشەشمان نەبووە چییە لەوانێ سێ ڕۆژ لە سەیەک نیسکم خواردیە قەنەعاتەکەم هەبوو خۆئیدی ژیان ئەوە نییە نەیانی برێ وەڵڵاهی ئەوڕۆ نەمبوو دەبی هەر ئەوها بستە دوێ نەخێر ئەوها نییە هەوڵدانە ینی ئەگەر هەر ئیشەگانی ئێستا مەسەڵەن لۆ منە ئاوی دەفرۆشم ئەگەر نەی کابرا لۆ ناچی بیفرۆشی ینی چی تێدایە هەیە هەر تەکەبڕۆشی لە قەلبیەوە هەمووش بێ ئیمانی و بێ ئەوەیە بەڕاستی بەزا چاگە بێ بەخوای بەسخوا لەلایەنی کۆڕۆنای ئەگەر خوا ئاوەچی بەڕەحم بۆ ئاگرەیدا بکە لەلایەنش کەش باسی چاکسازی ئەو شتانە دەکرێت ئەمە زۆرمان وعد جێلێ بوو زۆرمان قسە لەو گۆترا و زۆرمان جێلێ بوو بە باڕۆی بەخوای ئەمن ئێستاش تەسەور دەکەم ئەگەر دوو مانجیت کە ئەوها بڕوە گەنج لەو هۆلێرەی بەرچی زەڵامی دەبڕی دوور مەبینە گەنجێکی ئەوە لە سەری گەرم بیتن بەرچی خەرچی بڕی لۆ
کابرا بێپارەیە ئیشی نێدە فەمینیسمێنێکۆ لێرە 5 قاتڕات سوودی نەفرۆشتیە لە بۆی زۆر تاسییر دەکات بەس ئەمنیش نیمە هەموو خەڵک وەیە 95 بازار وەیە چیە بەڕای تۆ هێستا و بێزاریە تەواوی کوردستانی داگیر و تەنها کۆڕۆنا سەبەبە ناوەڵە حکوومەتەکەشمان ناوەڵە ناوەڵە لە بەدەوی خۆیان ئاگان لە دەوی فەقیری هەر نمایە چۆن چاوێ و مەزعەیە وڵی بە عیاتی بڕۆ ناکەم چاوی ناوەڵ ئارێ وڵە خراپتر بی باشتر نابی هەتا ساعبی و حکوومەتەی بین دووکەوتنەوە لە خوا و دووکەوتنەوە لە دینیەکێکە لە هۆکارەکانی بێزاری بەڕای تو خەڵک ئێستا لەگەڵ دین چۆنە وڵا سفرە ئارێ وڵە چێ خوای لەبیر مایە کەس خوای لەبیر نمایە گوزەرانی کاسبکاران بەگشتی چۆنە بەگشتی ئەوە زەرەریان کردووە عامۆ ئێستا فەرم لەو بازارگەرە دوکان هەیە کرێکی پێدەرچی بەسی تریش بڕۆ دوکانێ بگەڕێ ئەو برادەرم کافتریا بە عەبدەفتەی لەسەرا بە 2 ملیۆنا پێدەیە 2 مانکرێنی دەیە 50 وەرقی لەسەرا هەر شەخصی خۆی کە نێزیکترین کەسمە خەڵکیشی زۆر زەرەری کردووە بێگومان کەس نییە لە قەرەبووی بۆیەوە کردوتەوە هیچی بۆی کردوون قەرەبوو گورە بەس با ڕێماڵ بکات و قەرەبوومان نایە ئەکوندەوە مەعاشی ناداتن مەعاش لە چەند دەبیتنەوە مانگێک بەس تەوزیعاتە 2 مانگە شەش نایە چەند دروست دەبیتن دەبتە سەری سار ماجی ساری سار مەعاشتانەی بەستە بەڵێ عزیزان و خۆشەویستانەوەی بینیتان ڕاوسەرنجی خەڵکی شاری هەولێر بوو کاریەکێک بە جۆرێک باسی لە بێزاریەکانی ئێستان دەکرد. گەنجەکان باسیەوە دەکەن ئیش و کار نەما و ڕۆژ بە ڕۆژ ژیان قورستر و زەحمەتتر دەبێت. بۆی بە ناچاریە و ئەوان هێشتان کەلکەلەی ڕۆیشتن و بەجێهێشتنی وڵات لە کەلکەلەی سەریان ماوە. بەشێکیانیش باسیەوەیان دەکرد هەرچی دەستیان داوەتێ هەرچی کردویانە بە شێوەیەکی شوکاریان دەست نەکەوتووە و بە ناچاری بە بێئیشی دانیشتون. بەشێکیان هۆکاری جیابوونەوەی خێزان و هۆکاری کەشێک کۆمەڵایەتەکانیان هەمان خەڵکی شاری هەولێر بۆ نەبوونی موچە و خەیرانی دارایی گواستەوە. بەتایبەت بە تەمەنەکان باسیەوە دەکەن لە بەرنامەکەش بینیتان باسیەوەیان کرد کە بەڕاستی هۆکاری سەرەکی هەڵوەشانەوەی خێزان نەبوونی ئابووری و نەبوونی داراییە. ئەگەر بێت و پارە نەبێ خێزان هەڵدەوەشێتەوە چکە و کات پیاو ناتوانێت خێزانێک بەڕێوە بووە. ئەمە ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر بوو کەمویان کۆدەنگمون لەسەرەوەی موچە و نەبوونی پارە یەکێکە لە گرفتە هەرێ گەورەکانی ئێستای هەرێمی کوردستان و بەشێکیان پێیان وابوو هیچ کۆڕۆنا سەبەب نییە لەوەی کە خەڵک ئێستاکە لە ماڵەوە دانیشتووە و بێزاری
بەڵکو و نەبوونی موچە و هاوڕنەدانەوەی حکوومەت لە هاوڵاتیان سەبەب و هۆکاریەکەمە. ئەڵلقەی زاری بەرنامەی پێمی تۆم پێشکەشکردن سوپاسی وێنەگرم یونس عەبدوڵڵا دەکەم تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر لە هەمان شاری هەولێر بەوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.